شایان عەسکەری ڕژنەی دووجار پارتی هەژان بە پێچەوانەی نازناوەکەی ئەو نەهێزی عەسکەری هەیە و نە هیچ لە چەک دەزانێت بەڵام هەر کاتێک بەخۆی و مۆبایلەکەیەوە دەردەکەوێت ئیدی پارتی ڕوبەڕووی عیبەیەکی گەورە دەکاتەوە. لۆ بیکوژێنمەوە مادام لۆ بیکوژێنمەوە ئەتوو لەسەر حەقی ئەو هەرگیز نازانێت بێدەنگی چییە. ئەو ڕۆژەی پزیشک بوو هاوشانی چین و توێژەکانی دیکە لە هەولێر خۆپیشاندانی دەکرد. هەر لەسەرەوەش کە بە پیاوەکانی دەسەڵات دەڵێت شەرم لە خۆتان بکەن بۆچی بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خۆپیشاندران دەکەن ئیدی دەکەونە گیانی. لەسەرم کارش لە جیاتی ئەوانە سزا بدرێن کە لە شایان دەدەن. ئەوانە سکاڵایان کرد کە لە شایانیاندا و دادگاش لە بەرژەوەندی ئەوان بە 13 ملیۆن دینار شایانی سزادا. ئیدی لەم کاتەوە شایان چوە دڵی هەولێریەکانەوە و لە هەڵبژارنی پارلەماندا دەنگیان پێدا و بۆ ئەندامی پەرلەمانی کوردستان. شایان کاکە ساڵح ناسراو بە شایان عەسکەری خەڵکی گوندی عەسکەرە لە ناحیەی ئاغجلەر ئەو پێشەوەی ببێت بە پەرلەمانتار پزیشکی نەخۆشیەکانی شێرپەنجە بووە. شایان بەڵێنەکەی بردەسەر کاتێک بە خەڵکی وت هەروەک لە شەقام دژی گەندەڵکاران بوو لە پەرلەمانیش هەروە دەکات. سەیرەکە لەوەدایە هەر کە شایان قسەی کرد ئیدی بەرپرسانی پارتی پەتی سەبریان دەپچڕێت نەک هەر پەتی سەبر. پەرلەمانتارێکی وەک جەلال پەرێشان کەوتە جنێودان هەر لەبەر ئەوەی شایان وتی تاوانی زیندانیانی بادینان ئەوەیە کە پارتینین. شایان عەسکەری تایبەت بۆ دیپلۆماتی گوتی ئەو قسەکانی جەلال پەرێشان وەک بابەتێکی شەخسی سەیر ناکات بۆیە چاوەڕێ دەکات سەرۆکاتی پەرلەمان و فراکسیۆنەکەی و فراکسیۆنەکانی تر هەڵوێستیان هەبێت کە جارێکی تر کەس جورئەتی ئەوە نەکات بەو زمانە نەشیاوە لە ناو حەرەمی پەرلەماندا قسە بکات.